سڵاو خۆشەویستان لە وانەی 21 لە خزمەتتانین. Hans said to his friend Kurt. Hans وتی بە his friend هاوڕێکی. ئەگەر ئەم هاوڕێیە کوڕ بێ ئەڵێی his friend. ئەگەر طبعا لە زمانی ئینگلیزیە چی گرنگە؟ کەسەکە واتە کە ئەڵێی Hans. ئەگەر کوڕە ئەڵێی بڵێ هاوڕێکەی ئەو یایی کوردی ئەبێ بڵێ his friend. ئەگەر Hans بۆ نمونە Hans نەبێ و Mary بێ باشە واتە ناوی مەریەم بێت ئەڵێی Mary said to her friend کەواتە کوڕ بێ ئەڵێی his کچ بێ ئەڵێی her. بۆ نمونە بڵێ مۆبایلەکەی کچ بێ ئەڵێی her cell phone کوڕ بێ ئەڵێی his cell phone. Hans said وتی وتمان said تەنها بڵێ سێ دێکی بۆ زیاتر. Hans said to his friend Kurt وتی بە هاوڕێکی Kurt I'm gonna take my car and drive to London. I'm gonna بەنیازم يعني I am going to I'm gonna بەنیازم take my car سیارەکەم بەرم and drive to London وەلێ بخڕم بۆ لەندەن. Kurt said کورتیش وتی driving to London is very difficult. لێخوڕین بۆ لەندەن زۆر دژوارە. Driving لێخوڕین to London بۆ لەندەن is very difficult. زۆر دژوارە. You aren't ئەمریکا. You aren't بەریتانیا. You aren't gonna find your hotel. تۆ ئۆتێلەکەت نادۆزیتەوە. ئەڵێ مەبەستی ئەوەیە کە لەندەن زۆر گەورەیە ئەڵێ تۆ سیارەکەت بەری زۆر قورسە و تۆ هۆتێلەکەشت بۆ نادۆزرێتەوە. But Hans was not afraid. بەڵام Hans نەترسا. I'm afraid واتە من نەترسم. He was not afraid. نەترسا. ئەگەر بڵێی ناترسێ he is not afraid. بەڵام ڕابردووە ئەڵێی he was not afraid. He drove ڕابردووی drive drove driven لێخوڕین driving بڵێ من لێ ئەخوڕم ئەڵێی I drive بڵێ من لێم خوڕی ئەڵێی I drove. ئێستا ئەڵێ ئەو لێ خوڕی بۆ کالاس. He drove to Calais. Put his car on the ship. سیارەکەی لەوێ خستە ناو کەشتی بۆی بیگوازنەوە بۆ ئەو بەر. Took it off at Dover. لەوێ سیارەکەی داگرت. Took off. وتمان لەبەرکردن پێڵێن چی put on داکەندن take off. لێرەش داگرتنە فەرق ناکات. سیارەکەی داگرت لە Dover. Took it off at Dover and drove to London. ولی خوڕیش بۆ لندن. He stopped. He stopped. ئەم ئۆیە ئۆی کورتە بەڵام لە زمانی ئینگلیزیە عادەتەن ئەبێ بە ناڵی stop ئەڵێی stop ناڵی doctor ئەڵێی doctor stopped. پ بە دوای ئیدی هاتووە پ بێدەنگە هەم ناتوانانی بڵێ stoped قورسە stoped ئەڵێ چی stopped پت ئاسانە کەواتە تۆ بیر لەوە بکەرە لە ئەسڵا چۆن بێ بەدەن تا ئاسانە پ ت ک ئەمانە ئاسانە یەکسەر ڕڵی چی کت پت فت ئەمەش چییە پت. Stopped. He stopped near واتە لە نزیک the city شارەکە لە نزیکی شارەکە وەستا. He stopped near the city. City بۆچی ناڵێن city بەریتانیەکان ئەڵێن city بەس ئەمریکەکان ئەڵێن city. عادەتەن ت کەوتە بینی دوو بزوێن تەکە
بشێوازی مەم شێوازە دەرەبڕڵی city نەوتومە د نەوتومە ر city دیورێ وەکوایە تێکەڵ بووبێ he stopped near the city and looked at his map لە نزیک شارەکە وەستا و تەماشایەکی نەخشەکەی کرد ڕوانیە نەخشەکەی then he drove into London into بڵێ drove to London واتە لێی خوڕی بۆ لەندەن بەڵام بڵێ drove into London یعنی لێی خوڕی بۆ ناو لەندەن جیاوازیەکە چییە ئەگەر تۆ بۆ نمونە لە هەولێرەوە بچی بۆ سلێمانی کاتێک کە ئەڵێی ڕۆیشت بەرەو سلێمانی ئەڵێی he drove to سولەیمانیە بەڵام کاتێک کە لە نزیک سلێمانی لێ ئەخوڕی بۆی خوب بکەی بەناو شارەکە بچی بەناو شارەکە ئەڵێ into then he drove into London but he did not find his hotel بەڵام چی بوو ئۆتێلەکەی نەدۆزیەوە he drove round and round هەر لێی خوڕی بەو ناوە و هەر لێی خوڕی بۆ دەوروبەرە for an hour بۆ ماوەی یەک کاتژمێر and then پاشان he stopped وەستا and got out of his car لە سەیارەکەی got out دابەزی got out دابەزی I wanna get out يعني دابەزم a taxi came تاکسیەک هات and Hans stopped it تاکسیەکەی وەستاند take me to Brussels hotel ئەڵێ بمبە بۆ ئۆتێلی بروکسل باشە he said but he did not get into the taxi بەڵام نەچوە ناو تاکسیەکە ها get into بچی بۆ ناو شتێک get into the house get into the taxi get into the مثلا drove into the city he got back into his car وتی بە تاکسیەکە بمگەێنە ببێ کەچی سەر نەکەو لەگەڵیا چووە بۆ ناو سیارەکەی خۆی the taxi man laughed سایق تاکسیەکە دەستی کرد بە پێکەنی but then he drove to the Brussels پاشان لێی خوڕی چوو بۆ Brussels hotel بۆ هۆتێلی بروکسل and Hans followed him in his car لە سیارەکەی خۆیەوە کەوتە دوای ئەو Hans followed him واتە کەوتە دوای in his car لە سیارەکەی خۆی they reached the hotel ئەوان گەشتنە هۆتێلەکە in 2 minutes لە ماوەی 2 دقە بە 2 دقە گەشتنە هۆتێلەکە کوردیەکەی بڵێ take گرتن بۆ نمونە take a taxi گرتنی تاکسی afraid ترس I'm afraid he was afraid من ئەترسم ئەو ترسا ship کەشتی stopped near طبعا stopped نابێ ئەوڵەکەی کەپیتاڵ بێت چونکە فعلە stopped near واتە وەستا hour ماوەی سەعات hour ماوەی سەعاتە reached واتە گەیشتە بەرەوە reached يعني arrived I'm gonna take my car من بەنیازم سیارەکەی خۆم بەرم I'm gonna take my car he stopped near the city ئەو وەستا لە نزیک شارەکە a taxi came تاکسیەک هات they reached the hotel ئەوان گەیشتنە ئۆتێلەکە
ئێستا ئینگلیزیەکەی بڵێ. وەکووتم ئەگەر قورسە ئەبێ ئەم دەرسە لە سەرەتاوە دووبارە بکەیتەوە وە سەرنج بیت. بڵێ گرتن، مەسەلەن بڵێ سەیارەکەی خۆی برد، بڵێ تەکسییەکی گرت، چی بەکارێنین؟ take. بڵێ ترس، من ئەترسم، ئەو ترسا، afraid. بڵێ کەشتی، ship. بڵێ وەستە لە نزیک، stop near. بڵێ ماوەی کاتژمێر، hour. 1 hour 2 hours. بڵێ گەیشت، reached. بڵێ بەنیازم سەیارەکەی خۆم بەرم، I'm gonna take my car. بڵێ وەستە لە نزیک شارەکە، وەستە ئەو پڕە وەستە، he stopped نزیک near شارەکە the city. He stopped near the city. بڵێ تەکسییەک هات، a taxi came. بڵێ ئەوان گەیشتنە ئۆتێلەکە، they reached the hotel. بەڵێ بەرەزان گەشتینە کۆتایی. هیوادارم بەدڵتان بوو بێت. هەموو ڕۆژێک چیرۆکێ دوانسیان، نووسینێکی کەم، گوێگرتنێکی کەم، بەڵام بەردەوام بە. پاش چەند مانگێک ئینگلیزیەکەت زۆر باشە بێ لە کاتێکا تۆ هیچ خۆتت لەگەڵدا ماندوو نەکردووە. بەردەوامن لەگەڵم.